مراسمی پێشوازیکردنە لە شاخەوانێکی کورد. محەممەد ئەمین محەممەدی وەرزشوان و شاخەوانی ناسراوی پیرانشاری توانی چیای شێخارە سەر بە ناوچەی قەفقاز وەکو یەکەمین شاخەوان لە ئاستی جیهان لە ساڵی 2025دا بەسەر ئەم لوتکەیەدا سەرکەوێت. بۆ ئەم مەبەستە لە شاری پیرانشار ڕێوەڕسمێک بۆ پێشوازی ئەم شاخەوانە بەڕێوە چوو. محەممەد ئەمینی محەممەدی لەو ساڵی 2025دا توانم دەگەڵ هاوڕێی دیرینەی خۆشەویستم کاک مامەدی زایری بەسەر لوتکەی شەخارا بە بەرزای 5200 لە ڕۆژچەچێوی قەفقاز یەکێک لە بەرزترین و فەرنیترین شاخەکانی ئەو ڕۆژچەچێوەدا سەرکەوین. ماوەی 5 ساڵێک بوو هیچ سەرکەوتنێکی بەخۆ نەدیت بۆ لوتکەیە. ئەو ساڵیش 3 چالاکی لەسەر کران. چالاکی ئەوڵ تیمێکی سویسی بوو دوات تیمێکی وەرزی بوو کە بەداخەوان نەگەشتنە کەی تەنها تیمێک لە کوردستانەوە نۆ هاوڕە خۆشەویستم توانین بەسەر لوتکەیدا سەرکەوین. پێویست ئاماژە بەوەی بکەم ئەو لوتکەیە بەربەستهاکی هەیە لە بواری شاخەوانەوە چەوەکە یەخچاڵەکانیانی سەهۆڵهاکی دیگەوراوە کە دیوارهاکی ڕەوەزی پێکاتوە و پێکاتوە لە 3 دانە کەمپانە مەبەست لێرەدا کە دەڵێن کەمپ یعنی ئەو شوێنانە کە لێ دەمێنینەوە بەم تارتەقای یەک دانە خێوە یاخیمەیە کە بتوانین شێولەوەی بگوزارێنین کە لە دەگمەن شاخەکانە لە ئاستە 5,000دا کە 3 دانە پێ هەیە. پێویستی بە ئامادەکاریەکی زۆر هەبووە دەماوەی چەند ساڵێک دام دەگەڵەوە هاوڕە خۆشەویستم ئامادەکارین بۆ بوو کە خودای ئەو ساڵتوانیمان سەرکەوین. وەرزشوانان و بەرپرسانی بەشی وەرزشی پارێزگای ورمێ و چین و توێژە جۆراوجۆرەکان لە پیرانشار و دەوروبەری و تەنانەت لە باشووری کوردستانیش بەشداری ڕێوەڕسمی پێشوازیکردن لەم شاخەوانە بوون. ساڵانە مامۆستا محەممەد ئەمین چەند فیستیڤالێک لێرە دەکرێتەوە. بانکەشتمان دەگاودین بۆ فیستیڤالانە چ لێرە چ لە بۆکان چ لە سەقس بەشدارین و خۆشبەختانە مامۆستایانی ئێرە وەکو مامۆستا محەممەد ئەمین و مامۆستەکانی دیکە دێن ئەو خولانەی کە پێویستە بۆ ئێمە پێمان دەڵێن و وردە وردە ئێمەش ئاسمان خەریکت بێتە پێشەوە بەهۆی پشتیوانی مامۆستا محەممەد ئەمین. شاخەوانەکان یەکێک لە پێشەنگترین شارۆمەندانی وڵات و نیشتیمانێکن کە زۆر بەباشی لە نرخی زەوی و هەبوونی ژیان لەو زەویەی تێدەگەن و ئاگاداری کەشوهەوایەکی دەبن کە ژیانی تێدا دەبەنە سەرێ. بابەتە چی دەوێت و ئێمە دەمانێت چ پامێک بگەێنین. شایانی باسە لە ساڵی 2020ەوە هیچ شاخەوانێک نەیتوانیوە بەسەر لوتکەی چیای شێخارادا سەرکەون، بەڵام دوو شاخەوانی کورد محەممەد ئەمین محەممەدی محەممەد زاهری توانیان بە سەرکەوتووی بەسەر ئەم چیایەدا سەرکەون. ئەوەداغا باشی ئەو دەرکەم بە پۆ زەحمەت دەوێ ئەوە زێ چادریمە ئێمەش وەکو گروپە شاخەوانەکان سەرجەم شارەکان ئەو ڕۆ بەشداریمان لەو ڕۆژمەدا کردەوە بەڕاستی شانازێکی زۆر گەورەیە بۆ گەل بەتایبەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هەموو ئەو ئازیزانەی کە خولیای وەرزشی شاخەوانینە. محەممەد ئەمین محەممەدی وەکو ڕاهێنەر لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان ماوەی چەندین ساڵە ئەزموونەکانی خۆی دەگوازێتەوە بۆ شاخەوانان و تا ئێستاش چەندین خولی شاخەوانی و ڕەوەزوانی بۆ هۆگرانی ئەم وەرزشە بەڕێوە بردووە. هەبێت کە وەکو ساڵانی پێشوو ئەو ئازیزانە سەلمانگیان